لێرە زۆر خۆشحاڵین کە لە ڕۆژی جیهانی مناڵان پێکەوە بەشداری ئەکەین لە سیمپۆزیۆمی 100 پەنجەرەی ڕەنگین بەرەو ئاسمان. ئەم دیدارە هونەریە بەرهەمی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و دەستگای میدیایی کورساتە. پاش کەمێکی تر دەست ئەکەین بە وێنەکێشان مناڵە بەهرەمەندەکانمان لەگەڵ 11 هونەرمەندی پێشەنگ لە بوارەکەدا کە ئەوانیش بەڕێز حکمەت هیندی، بەڕێز عەدنان کەریم، بەڕێز خاتوو چیمەن ئیسماعیل، بەڕێز ئاکۆ غەریب، بەڕێز خاتوو خۆشی شەوقی، بەڕێز محەممەد فەتاح، بەڕێز دڵشاد کوێستانی، بەڕێز دکتۆرە نەعیمە محەممەد، بەڕێز خاتوو ساکار فاروق، بەڕێز خەسرە و حسێن، بەڕێز دکتۆرە ڕێبوار سەعید. زۆر بەخێر بێن، زۆر سپاستانەکەین لەم ڕۆژە جوانەیە پشگیری هاوڕێ بچووکەکانمانەکەن. لەم داهێنانە هاوبەشەدا ئێمە چاوەڕێین لە ڕێگەی پەنجەرە ڕەنگینەکانی ئێوەوە سێری ئاسمان بکەین. ڕۆڵی هونەرمەندەکانمان لێرەدا خوڵقاندنی کارێکی پێکەوەی و هاوبەشە، ئەوان وەک هاوڕێیەکی هاو ئاست لەگەڵ منداڵەکاندا دادەنیشن ئەزموونی چەندین ساڵەی خۆیان تێکەڵی پاکی و بێگەردی خەیاڵی مناڵەکان دەکەن. ئێستاش داواکارم لە خاتوو سارا لەتیف ڕەشید، سەرۆکی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان، بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئەم کاتتان باش، بەخێر بێن بۆ 100 پەنجەرەی ڕەنگین بەرەو ئەسمان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە. لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە هەموو مناڵانەکەم لە هەر شوێنێک بن. سڵاوێکی تایبەت و پڕ لە ڕێز لەو هونەرمەندە گەورە و عەزیزانەی گەلەکەمانەکەم کە ئەمڕۆ بە ئامادەبوونیان گەورەیان کردوین و بوونە پاڵپشتی گەورە بۆ مناڵەکانمان. زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لەم کاتە خۆشە و لەناو ئەم سەوزایەدا پێکەوە کۆبووینەتەوە. ئەمڕۆ نەهاتوین لێرە وتاری درێژ بێین و کاتتان بگرین. هاتوین تەنها سەیری ئەم مناڵە بەهرەماندانە بکەین کە لێرە کۆبوونەتەوە و بە فڵچە و ڕەنگەکانیان خەون و خۆشیەکانیان هی خۆیان بکێشن. کاتێک باسی هونەر و مناڵەکەین ناتوانین یادی دایکی میهرەبان و دامەزرێنەری ڕێکخراوەکەمان دادە هێرۆ نەکەینەوە. هێرۆخان هەمیشە بڕوایەکی قوڵی هەبووە کە هونەر باشترین زمانە بۆ گەشەکردنی مناڵ. ئەو لەگەڵ هاوکارانی پردێکی پەتەو لە نێوان دڵسۆزی و داهێناندا دروست کرد بە دامەزراندنی سنتەرەکانی کازیوە و گەنجان. کەشێکی وای خوڵقاند کە مناڵان و لاوان بتوانن لە ڕێگای مۆسیقا و شێوەکاری و ئەدەبەوە خەونەکانیان گەورە بکەن. ئەمڕۆژ لێرە ئێمە لەسەر ئەو ڕێچکە پیرۆزە بەردەوامین. زۆر سپاسی هەموو دایک و باوکانە ئەەکەم کە هاوکاری مناڵەکانیانن. دووبارە سپاس و پێزانینمان هەیە بۆ ئەم هونەرمەندە عەزیز و ناودارانمان کە بەشدارن و هاندەرێکی گەورن. سپاسیش بۆ کورتسات و دەستخۆشی لە یەکە بە یەکەی ئەم مناڵە نازدارانە شەکەم کە ئەمڕۆ پارکەکەمان بۆ ڕەنگە و ڕەنگەکەن. هیوادارم کاتێکی پڕ لە چێژ بەسەر برن. بینەرە عەزیزەکانمان، ئێستا مناڵەکانی هاوڕێمان خەریکی وێنەکێشانن. هەمویان زۆر بە جۆش و خرۆشیەوە زۆر بە جوانی هێڵ بەسەر کانڤاسەکانیاندا ئەهێنن. پێم خۆشە بڕۆم بۆ لایەن و پرسیاریان لێ بکەم بزانین کەوا وێنەکەیان مانای چییە یاخود چی ئەبینن لە وێنەکەی خۆیانە. با بڕۆین لەگەڵ مابن پرسیار لە مناڵەکانی هاوڕێمانەکەی. تۆ ناوت چییە؟ ئینا. چۆنی هاوڕێکەم باشی؟ بەڵێ. باشە پێم بڵێ وێنەکەی تۆ مانای چییە؟ تۆ چی و کێشاوە ئەمڕۆ؟ دەشت و دەر.
وێنەی سروشتە کێشاوە کەواتە هەر بژی دەست خۆش کەواتە تۆ ڕەنگی شینە بۆ ئاسمان بەکار هێناوە و سەوزیش بۆ گیا ڕاستە؟ ئەی باشە ئەم ڕەنگە و بۆچی بەکارهێناوە؟ بۆ ڕێگەکە هەر بژی دەست خۆش زۆر سپاس پێم خۆشە بڕۆین بۆ لای مناڵێکی تر و پرسیار لەویشکەین لەگەڵ ما بن. ئەم کچە جوانەمان لەگەڵە چۆنی؟ باشی زۆر باشی؟ باشە سڵاوە لەبێت تۆ ناوت چییە؟ کچە جوانەکە تۆ ناوت چییە؟ بێلا بێلاگیان تۆ وێنەی چییە کێشی؟ خانۆ زۆر جوانە من وێنەکەی تۆ بینم زۆر جوانە هەر بژی باشە تۆ لە وێنەکەی خۆتە حەزت لە کام بەشێتی؟ سەوس ئەو ڕەنگە سەوزەی کە بۆ گیایەکە بەکارهێناوە؟ هەر بژی زۆر سپاس پێم خۆشە بچم بۆ لای هاوڕێکی ترە باشە؟ دڵخۆشیکەوە ئەمڕۆ ئەم چالاکی ئەنجامەی؟ بەڵێ ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەم چالاکیە ئەنجام دەدەم لەبەرەوەی توانم ڕسمی دڵی هین ڕسمی ناو دڵم بکێشم. زۆرم پێخۆشە منیش هیوادارم هەمیشە بۆ شێوازە دڵخۆش بی هەمیشە ڕسمی ناو دڵە بکێشی باشە؟ زۆر جوانە ڕاستەکەی ئەو پشیلەکەیە ڕاستە؟ بەڵام هێشتا ڕەنگە نەکردووە حەزەکەی پشیلەکە ڕەنگی چی بێ؟ ڕەنگی ڕەساسی. زۆر باشە کام بە شەو بەدڵە لە وێنەکەی خۆتە؟ پشیلەکە هەر بژی. سڵاو لەبێ مامۆساگیان. زۆر دڵخۆشم کەوا لێرەی بۆ پشگیری ئەم مناڵە جوانانەکەوە بەهرەکانیان دەرەخەن. پرسیارێکم هەیە ئایا بۆ چوونی تۆ ئەم چالاکیانە زوو بکرێن باشە بۆ ئەو مناڵانە ئایا هێز و توانایان بەرەو پێشەبات؟ بێشک هوەری کورد بە تایبەت بۆ مناڵ هوەر زۆر گرنگە چونکە مێشکی فراوانەکە چونکە توانێت داهاتوی خۆی ببینێ لەبەرەوە لەو بڕوایم کە زۆر گرنگە کە بتوانن ئەم چالاکیانە چەند جاریکە دووبارەکەنەوە هیچ شتێک نییە بەقەدەر وێنەکێشان بتوانێت کە تعبیر لە هەستی مرۆڤ بکات جا ئەگەر منداڵ بێ زۆربەی زۆری هونەرمەندانی دنیا لە منداڵەوە فێرە بن لە منداڵەوە فێری ئەوە دەبن کە چۆن ڕەنگەکان تێکەڵ بکەن چونکە ئەو ڕەنگانی ئەوان ڕێک باسی دڵی خۆیانەکە دڵی ئەوانش ئەوەندە پاک و بێگەر دەڕێک ئەو ڕەنگە پاکانەدانین کە هەندێک جار هەیە گەورەکان پێویستیان بۆ پاشی ڕەنگانی ئەوان هەیە لەبەرەوە من دەستخۆشی لە ئێوە کەم دەستخۆشی لە منداڵ پارێزانەکەم دەستخۆشی لە ئەو مامۆسایانەشەکەم کە کارەکەن لێرە ماندوو نەبن دەستیان نەگوشم هەستیشی پێکەم کە ئەم منداڵانە بەڕاستی زۆر بەهرەمەندن. وێنەی باخەکەی باپیر مەکێش کەواتە باپیرە باخەکی هەیە تۆش حەزت کرد وێنەی باخەکەی وکێشی؟ هەر بژی بە جوانی سێری باخەکەی کرد پێشەی بێ بۆ ئێرە؟ هەر بژی. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە لەگەڵ مناڵەکان بۆ ئەوەی کە لە ڕێی ڕەنگەکانیان سنوورەکان تێپەڕێنن. زۆر سپاس دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ پشگیریە جوانەکەت و چالاکیە جوانەکانتان دەست خۆش زۆر سپاس. سڵاو لێبێ مامۆساگیان پێم خۆشە پێم بڵێ ئەم چالاکیە جوانە چییە؟ ئەم چالاکیە فڕینە لەسەر بەڕەکەی عەلادین هەر مناڵە هیوایەکی هەیە شوێنێک ببینێ گریمان هیچیانوتی بەریتانیا ئەوەی تریانوتی کیش ئێمە بەسەر بە خەریتەکە ئەڕۆین بزانین بەکوێ ئەڕۆین بەسەر شاخە ئەڕۆین بەسەر بەحرا ئەڕۆین بەسەر ماڵی نەنکمانە ئەڕۆین بەسەر ماڵی باوکمانە ئەڕۆین بەسەر کوێ حەزەکەی بڕۆین ئەو کچە جوانە حەزی کرد پوری ببینێ لە بەریتانیا سەلامیشی لێ کرد سەلام ئەی تۆ حەزم کرد بچم بۆ ئەوێ دار و درەخت و بەحر و شوێن ببین
باشە ئادەی کێ حەزەکە با ئەخولیەکانی خۆتانم پێ بڵێن خەونەکان حەزەکەن کوێ ببینن ئادەی تۆ من حەزەکەم بچم بۆ بەریتانیا وەرە بابچی دەی ئێمە لەکوێین ئێمە لە کوردستانین لەکوێی کوردستانین لە سلێمانی پارکی ئازادی ئێستا چاو بنووقێنە هێواژ هێواژ بەرزە بینەوە ئەفرین وا دەستێ ئەفرین بەسەر پارکی ئازادیە لە سلێمانی دەی بۆ کوێی ترە بێ بڕۆین دەی بۆ ئاسمان چێ بینی لە خوارەوە مرۆڤ ئیتر دار و درخت ئەبینین خان ئەڕێن بۆ بەریتانیا دوایژین بەڵام ئەی بەحرەکە و بیر چوو ئەچین بەسەر بەحرەکەشە ئەڕێین باشە با بەسەر بەحرەکە بڕۆین چێ بینی لە خوارەوە سیرکە بەحرەکەت چیتیایە وی قرشی لێە بەڵێ بس قرشە وەنیە ئەی قرژی ئەنی زەلامە خوا بەڵێ بەسقینە ئێمە لە ئاسمانین ئێمە ینی کێشەمان نییە ئەتوانی سەلامی لێ بکەین حەزەکەی سەلامی لێ بکەی سەلام قرشەکە چۆنی باشی خۆش بوو دەیجارێ ماومانە ێژا ڕۆین گەیشتینە قەراغی بەریتانیا کەی لێ لە بەریتانیا خزمێکمانی لێیە محەممەد سڵاو لە کاک محەممە لە بەریتانیا ئێمە لە بەڕێ ئەلادینەوە لە کوردستانەوە هاتوین سڵاوی لێ بکە بانیکە سڵاو کاک محەممەد وەرە محەممەد سڵاو حەزەکەی بیتەوە کوردستان بەڵێ دەما بینەوە چاو بنوقێنە با بفرین هاتینەوە بەخێر بیتەوە خۆش بوو زۆر جوانە چالاکیەکی پڕخەیاڵ و هەستی مناڵەکان تاقیە کاتەوە زۆرم بەدڵە زۆر جوانە زۆر سپاس بۆ ئەو پشگیریە جوانە و چالاکیە جوانە و زۆر خۆشحاڵ بوو. ئێستا من هاتووم بۆ لای ئەم هاوڕێ بچووکە جوانانم پێم خۆشە قسەیان لەگەڵاکەم بزانم بۆ چوونی ئەوان چییە لەسەر ئەم چالاکیەی ئەمڕۆ. سڵاو لەبێ. سڵاو تۆ ناوت چییە؟ مینا گیان تۆ ئەمڕۆ دڵخۆش بووی لەم پێشانگە جوانە؟ زۆریش ئەی وێنە و کێشە؟ بەڵێ ئادی باجەکە و پیشانی هاوڕەکانە بە ئەمە باجی ئەم هاوڕێ بچووکە ئەدەی ناوی چییە؟ ناوی 100 پەنجەرەی ڕەنگین بەرەو ئاسمان هەر بژی باشە پێم بڵێت چ وێنەیەکە کێشە؟ وێنەی دار و خۆر و گوڵ و وێنەی سروشتە کێشە ڕاستە؟ ڕاست هەر بژی پێت خۆشە کە لەگەڵ تۆشە قسە لەگەڵم هاوڕێ بچووکەشماکەین؟ باشە چۆنی؟ باش تۆ ناوت چییە؟ شەن گیان تۆ چەند ساڵی؟ 8 ساڵ 8 ساڵی کەواتە تۆ ئەبێ پۆلی چەند بی؟ پۆلیسێ کەواتە تۆ ئەم ساڵ دەرچووی ڕاستە؟ ئەی باشە پێم بڵێ تۆ بەباشی ئەخوێنی وانەکانە لە ماڵەوە بەباشی ئەخوێنی یا خۆت هەرەڵی نا کێشە نیە ناخوێنم وانەکان بەباشی خوێن ئەی باشە پێم بڵێ بیری هاوڕێکانە ناکەی هاوڕێکانی قوتابخانە و پێت خۆشە ساڵێکی تر دووبارە بیان بینیتەوە؟ هەر بژی